طبعا ئەم شتانە من زۆر لە مێژە هیوایەتمە وەکو حەزێکی خۆم خولیایەکی خۆم و دووش هەم وەکو خزمەتێک بە میلەتەکەم کە هەستاوم بە کۆکردنەوەی کۆمەڵێ کەلوپەلی کۆنی باو باپیرانمان کە بەڕاستی لە کاتی خۆیدا سوودیان لێبینیوە کە هەم بۆتە یادگاریەک بۆ ئێمە کارێکێک لە ئێمە ڕەنگە پارچە پارچە بە بیرمان بێت. دووش هەم بە ئاشناکرد پێویستە جیلی نوێیان پێ ئاشنا بکەینەوە کە ژیان لە خۆیدا لە کاتی خۆیدا لە کوردستان چەند سادە بۆ چەند ساکار بووە و چۆن بەکاریان هێناون کە زۆر جار ڕەنگە پێویستیان بە هیچ شتێکی دەرەوە نەبوو بێ بۆ ڕایکردنی کاروبارەکانیان بۆ بەدەستێنانی ژیانی ڕۆژانەیان و زۆر خۆشبەختتر بوو بن لە ئێستا کە بەم هەموو تەکنەلۆجیا و بەم هەموو پێشکەوتنە گەورەیەوە هەیە. ئەو شتانە وەکو شتی تر نییە کە چی هەموو شوێنێک هەبێت، یعنی ئەبێ بگەڕێی بە دوایدا پارەی پێبەیت. جا زۆر جار هەیە بەڕاستی ئەو کەسەی کە لە لاشێتی ڕەنگە وەکو پێویست نەیپارێزێت، بەڵام لە عینەن کاتێکە تۆ ئەتەوێ لێی بکڕیت لایشی نەبێ و نرخێکی جیاواز دەڵێ. بەڵام بەداخەوە یعنی ئێمە زۆر ئەکرا کەلتورمان زۆر دەوڵەمەندتر بێ، زۆر پارێزراوتر بێ، بەڵام هەمووی فەوتاوە و ئێمە بەپێی توانای خۆمان توانیمانە هەنێکی بپارێزین، هەنێکی کۆکەینەوە لە بازارە بە پارەی خۆمان بیکڕین و هەنێکیشی زۆر سپاسیانەکەم بەڕاستی هەستیان بەو ڕوحەنەتەوەیە کردووە کە هێناویانە بۆیان بپارێزین. لێرە دایان ناوە کە نەفەوتێ لە فەوتان بیپارێزن. بەڵام بەڕاستی قورسە، ینی زۆر شتمان هەیە کاتی خۆی توێندرایەوە، زەرد، مەس، ئەمانە هەمووی ڕۆشتون بە وڵاتانی دراوسێمان، یاخود بڕۆ لە مۆزەخخانەکانی ئەوانە عرس کراوە بۆ ڕاکێشانی گەشتیاران، لازال ئێستاش ش دەڕوە. بەڵام داواکارین لێرەوە بەم بۆنێەوە لە حکومەت خۆی شتەکانی خۆمان بپارێزێ، خۆی بکاتە خاوەنی، خۆی بکاتە خاوەنی ئەو شتە فۆلکلۆری و کەلتوری میلەتەکەمان و لە شوێنێکی دایان شوێنی جوانمان هەیە، دایان ماڵی جوانمان هەیە، ئەتوانێ گەشتیار ڕابکێشێ. ئەوە بڕاقن، ئەوانە لە ماڵێکا ڕەنگە باشترین و بە نرخترین شت کە کاتی خۆی لە ماڵەکەی هەبووە شتێکی ئاوا بوو بێ، هەم پاراستوێتی لە پیسی و لە کۆمەڵێشت و هەم پاراستوێتی لە بەردەستکەوتنی، یعنی ئەوە هەموو شتێکی بووە،
هەرچی شتی زەرور و باش و ئەوە بۆ لەو دۆڵابەیە بووە کە لە سلێمانی ئەو دەستکردی شاری سلێمانی هەمووی لێرە دروست کراوە ئەو گوناحنیە بفەوتێ و هەڵوەشێندرێ یاخود بسووتێندرێ کە من دڵنیام کە زۆربەی جیلەکانی کۆن یادگاریان هەیە بەکاریان هێناوە بەرکەوتنیان لەگەڵیا هەبووە ڕەنگە لەو کاتەدا کڕینی بابەتێکی ئاوا زۆر قورس بوو بێ بۆی بەڵام کاتێکە کڕیوێتی لە گەورەترین شتی ئێستا بە نرختر بووە لە لای و پاراستوێتی ئێستا ئێمە هەروە بە بەسیتی فڕێدەین و هی سووتێنین و ئەڕوا بە وڵاتان و ئەبێتە مڵکی ئەوان یعنی دەستکردی ئێرەی تایە ئەم قفڵانە بەڕاستی ئەمە هەمووی قفڵە بەڵام ئەگەر ئێرەش دروستی نەکردبێ و کۆم و کەلوپەلێکی تر لێرە بەکار هاتوون ئەم قفڵە کۆنانە ئێمە مێژومان هەیە لەگەڵ ئێستا ئەمە جۆرە لە قفڵ ئەمە قفڵی لولەی پێوتراوە ئەو قفڵی لولەیە ئەوە هەر عینەشدەوە جۆرێکی تری قفڵە ئەمانە هەمووی قفڵن کە کاتی خۆی دیسانە وەکو ئێستا بەکار هاتوون و بۆ پارێزگاری لە ئەو شوێنەی کە داناوە ئیتر وەک قاسەیەک وەک شتێک ئێستا ئەمە هەر لێرە دۆزراوەتەوە هەر لە گوندەکەی خۆمان ئەو قفڵە دۆزراوەتەوە کاتە لێرەش بەکار هاتووە ئیتر هینی کوێیە ئینتاجی کوێیە دەستکردی کوێیە بەڕاستی نەزانراوە بەڵام کوردی شەر دروستی کردو ئێستا ئەمانە زۆربەی مڵکی خۆمانە یعنی لە کوردستان دروست کراون هەبووە کوورەی هەبۆ شتی هەبەوە قفڵانەی دروست کردوەوە قفڵی دەستکردی خۆمانە ئێستا ئەمە هەر عینە لولەیە بەس وەکو کەلەپچە بەکاراتەوە دەستکردیشە ئەو ئیشی قفڵە بینێ بەس وەک کەلەپچەی کۆن ئەمە کەلەپچەیە ئەو کاتە دەستیان نەکەوتووە زۆر کۆنەوە ئەمە شەر کەلەپچەیشی ترە عینەن شت لولێ ئەوە قفڵەکەیەتی کلەکەیتی هەر بە شێوازی قفڵی لولە دروست کراوە ئیتر ئەمانە هەمووی جۆری قفڵن وڵی طبعا من زۆر دەمێکە خەریکم وەک باسم کرد زۆربەی برادرم هەیە کە لە بازار ئیشی ئەمانە ئەکەن یا لە دەستژێر یا لەسەر عەرەبانە یا لە مەزادخانەکان چاوم بە شتێکەکەوێ یەکسەر حەزم لێ بێ ئیکڕم بەڵێ بەڵێ چەندین شتم هەیە ئەوە لەسەرەوە دامناوە چکە ئێرە بە کەلکی ئەوە نایە بەڕاستی لەسەرەوە دامناوە شمشێرم بۆ هاتووە خەنجەرم بۆ هاتووە لۆکزم بۆ هاتووە من لێرە زۆر سپاسی کە سوکاریانەکەم وایە خۆی ماوە لە ژیانە کە شتەکانی بۆیە نام و ئێستا خۆی نەماوە لە ژیانە خۆ عەفویکە شتەکانی پارێزراون لە لای من هەتا شەی پارێزم وڵای شتم زۆرە ئەوانە یەکێک لەمانە ئەمە یەکێکە لەو بابەتانی کە لازال ئێستاش بەکاردێ لە زۆربەی ماڵەکان و لە لای ئافرەتەکان ئەمە چلکلیلەیە چلکلیلە بابەتێکی هینەکە بۆ چلە دەرکردنی مناڵ ئافرەت بەکار هاتووە ئەمە قاپێکە ئاەتی لەسەر نووسراوە و چلکلیلەشی پێوەیە نامدرا چلکلیلە ئێستاش خەڵکی بات و بۆ ئیسفادەی لێ کات و بۆ چلە دەرکردن بەکاردێت وڵی من کۆمەڵە کەلوپەلی زۆرمێ جەنجەر بەڕێی کۆن باوەڵی کۆن ئیتر ئەنواع باوەڵ هەر لە 1930ەوە کە بە باوەڵی گوێز و دەستکردی من باوەڵم هەیە ئیدی گوندی خۆمانە وەستاکەش گوندی خۆمانە بۆ پورمی دروست کردووە کەشووی کردووە ئێستاش پارێزراوە لەلام
براغ عینەنشت دەست شۆر هەبووە حەزمە کرێسا لێرە بەداخەوە لام نیە بەس لەسەرەوە دوایی نیشانتانە دەم ئوتوی خەڵووس یەکێکە لە شتەکان کە کاتی خۆی پیاوان بەکاریان هێناوە ئەوە یەکیان ئوتوی خەڵووزە خەڵوزی تێکراوە و جل و توکرا ئەمە لە بەڕاستی لەو سەردەما لە ماڵە پێشکەوتوەکان و ڕاقەکان هەبوو ئەمە بەو شێوەیە خەڵوز ئێستاش دەتوانی بەکاری بێنی ئێستا فترێکی زۆر کارەبا نەبێت و هین نەبێ مەجبورین خەڵوزی تێکەیت و توی خۆتی پێ بکە و ئەمە پڕکە لە خەڵوز 4-5 کراسی پێوتوکەی ڕەنگە لە وتوی کارە باش بە قوتر بێت چکە قورسیەکەی زۆرە ئیتر لەو بابەتان ئێستا مامووی شریتی بەکرەی کوردین کە کاتی خۆی گوێی لە گیراوە ئەمە شریتی قاوەنە ئەمانە کوردین کە بەڕاستی ئێستا زۆر دەگمەنە ینی زۆر بە دەگمەن دەزەکەوێ ئیتر لە حەسەن زیرەکە و ماملێ و مەسەری خالقی و ئەو هونەرمەندانی کە کاتی خۆی ئەم شریتانیان بە تەسجیل کراودە ئێستا هەموو دنیا شتێکی ئاوت بۆ تەسجیل ناکات لەسەر ئەو شێوازە کە کۆنە و بەکارهاتوە ئێستاش لێ درێت و هیچیش عیبی نییە. بەڵێ ئەمە وەزنی کۆنە بەڵێ ئەمە زیاتر کاتی خۆی بەکارهاتوە ئەمە زیاتر بۆ ئاڵتون کێشان و شت بەکار هاتووە چکە هینەکانی بچووکە ئەمە ئیتر لە ئێستاوە من بەڕاستی ئەو مۆبایلانەی کە هەیە مۆدێل کۆنەکان ئیتر بەردەستم بکەوێ هەم ئی خۆمی تیان یعنی من چەند مۆبایلم بەکارهێناوە لە ژیانمان نەمفەوتاندووە پاراستومە ئێستا هەنێکیان هەر ئی خۆمە یەکەم مۆبایلم کە بەکار هاتووە دوای ئەوە چی هەموویم نادوم کە خراپەوە بیفرۆشم یا کەس و کارم ئێستا هەنێکیان ئی کەس و کاری خۆ من ناوی لێ نووسراوە بۆم داناوە بەڵێ ئێستا ئەمە ڕادیۆ و وڵی ئەمانە زیاتر ئەوروپین و لای ئێمەش کەمتر ئەم مۆدێلانە بەکار هاتووە بەڵام ئەچێتەوە ساڵەکانی سیەکان پێش سیەکان و بەو شێوەیە ئێستا ئەمە عینەن شت ئەمە تەسجیلێکی بەکرەیە ئەمە تەسجیلێکی بەکرەیە ئێستا ژیژەکە ئەوە ڕادیۆیەکە بەڵێ ئەم بەکرانەیە ئێستا لە سەرێتیەوە ئێستا ئەبێ بخرێتە سەرم کە بەرەو ئیژەکە مەزبوطە ئەمەش عینەن شت جا ئەمانە تیکیان هەبووە تیکە 6 تیکە 42 تیکە بەپێی تیکەکە فەرقی کردو جۆری تەسجیلەکە و ئەو لەو سەردەمەدا طبعا لە کاتی خۆیان نەوت و ئەمانە ئەگەر هەش بوو بێ زۆر بە زەحمەت گەیشتۆتە گوند و لادێکان و یا خەڵکی زیاتر بەکارهێنانی دار بووە بۆ خۆ گەرمکردنەوە بۆ چێژ لێنان ئەمیش بابەتێکی چالێنانە بەکارهاتۆ بە خەڵوس هەم ئاوەکەی گەرم کردووە بە گەرمی بەردەوام هێشتوێتەوە هەم چاکەشی بۆ کوڵاندون و بۆ ماوەی شوێت بەتابەت لە دیواخان و لەو شوێنانی کە زیاتر میوان هەبووە بەکار هاتووە وەکو چۆنەڵێ شتێکی پێویست بوو بابەتی خۆ گەرمکردنەوە ئەمە جۆرێکە لە ئاگردانێک کە خەڵوزی تێکراوە ئەمە جا سەریشی هەیە سەرەکەی بەم شێوەیە کە دانراوە بۆ کوژانەوە کاتێکە ویستیانە بیکوژێننەوە سەریان ناوەتەوە ئیتر خەڵوزەکەش لە شوێنی خۆی خەفا بێت یا کە ویستیانە ئاگرەکە زۆر بۆ گەرمایان بۆ خەفایان کردو بەو سەرەی کە ناویانەتەوە
ئیتر ئەمە بۆ خۆگر ئەمە مەقەڵیە عینەشت بۆ خۆگەرمکردنەوە چێژ لێنان بەکار هاتووە خەڵوزەکان کە لە سۆپای دارەکە دەرهێناوە کردویانەتەوە و بەکاریان هێناوە بۆ خۆگەرمکردنەوە بۆ چالێنان و بۆ زۆر شتی تر ئەمە وەکو چۆنەڵێ جۆرێک لە بۆ پاراستنی شیر و ئەو شتانەی کە زیاتر لە شاخەکان کە دوجار هێنراوەتە خوارەوە شوانەکان هێناویانە بۆ ئەوی پارێزرا بێ هەم لە پیسی هەم لە ڕشتن هەم لە بەرکەوتنیان لە دەست لێدان ئەمە بەو شێوەیە پڕیان کردووە و سەرەکەیان ناوەتەوە دوجار لێرەوە قفڵێکیشیان لێداوە ئیتر هەڵناپسڕە کەس ناتوانێت هینی کات و لە ڕژانیش پارێزراوە. ئەمە کامێرایەکە کامێرایکی کۆنا کە کات خۆی ڕسم وەکو ئێستا نەبوو بە مۆبایلەکەت و بە لە هەموو کەسێ لە گیرفانیا بێ بە خصوصیە بوو چیت معاملەیەک شتێک کتە بوو بامە ڕسمە دەگرت بە تایبەتە و کاتە بەبیرم دێ لە بەرامبەر مزگەوتی گەورە لە بەردەمی سەفەر و جنسیە بوو خەڵک ئەمەی دانابوو کێساش ڕسمەکانیان ماوە ئەمە پەڕێکی ڕەشی پێوەیە سەیریە کرد و لە بەردەمیا کورسێک دانرا بوو بەرامبەر دیوارەکە ڕسمیان لەبەرەگرت بەڵێ ڕەش و سپیژویان خستە دەرمانێکە و دوایی دەریان دێنا ئەوە خەڕایە بەڵێ ئەوە خەڕایە ئەوە ئامێرێکە لە تەشی هەر بابەتی ئیشی تەشید بۆکە بەس سەریعتر بە قاز ئیشی پێکرا بابەتێکە پێوترێ خەڕا کە بەکارهاتۆ بۆ کردنی خوری بە بەن لای خۆمان لە هەنێ ناوچە ئیشی پێکراوە ئەویش چۆنەڵێ وەکو شتێکی پێشکەوتوتر بووە لە تەشی کە تەشی ئەو کاتە بەدەست بووە زیاتر تەشی بەم شێوەیەیە ئەمە تەشیە ئەمە هەر گوندەکەی خۆشمانە ئەم تەشیە کە ناویم لەسەر نووسیوە بۆی نەفەوتێ ئەمە تەشیە ئەوە ئیشی ئەمەی کردووە بەو شێوەیە بەس ئەوە بە سورعەتتر و بە شێوەیەکی ڕەنگە جوانتریش کرد بێتی تر ئەوە بەڕاستی لە کاتی خۆیان ئیشیان پێ کردووە. لێرە خەنجەرمان هەیە ئەنواع خەنجەرمان هەیە ئەمە خەنجەرە لە خوارشەوە مەجموعیشی لێ بوو ئەمە هەر خەنجەرە ئەمیشەر بەڕێزێکە کە ئەمری خوای کردو خۆ عەفویان کە دیسانەوە دایناوە بۆ پاراستن ئەمە خەنجەرن ئەمە کاتی خۆی بەڕاستی دەوی خۆی بینیوە لە کاتی خۆیان کە بەکار هاتووە ئەمانە شەکرشکێنن کە ئێستاش ڕەنگە هەبێ ئەمە شەکرشکێنە ئەمە شەکرشکێنن بەڵێ ئەمە شەکرشکێنێکە ئەمە دەستکردی ماوەتە چکە نووسینی لەسرە گەر هین بێ نووسراوە وەستا حەسەن ماوە 1974 ئەمە کاتی خۆی کە باوکم ژنیە ناوە بە هەرجە دراوە بە باوکم وا لای ئەمە پارێزرا و ئێستاش ماوە و وابزان وەستا حەسەن خۆ عەفویکان نەماوە.
ڕەنگە کاتی خۆی ئەوەی ئەمەی کڕیوە باشترین شتی بۆ ماڵ و مناڵی کڕیوە. یعنی جاری وا هەبوو بە دانێکی ئاما بە تایبەت ڕەش و سپیەکان ئەم کاتێک کە ملەوەندا هات بڵاو بۆەوە بەس ڕەش و سپیم هەیە بە گەڕک سەیریانە کرد. یعنی یەک ماڵ هەیبوو هەموو گەڕەکەکە ئەچوو بۆ سەیری تەلەڤیزۆن. ئەوەنە شتێکی مهم و بە قیمەت بوو. ئەوەنەش بەڕاستی بەتام بوو. یعنی نەخە و ئەتزانی چیە تا ئیتر کاتەکەشی دیاری کرا بوو. لە 8 شەو تا 12 شەو بەس تەلەڤیزۆنیش یەکرۆ کوێستانە بۆم هەموو کەناڵ و تەلەڤیزۆن و ڕاگەاندنە. ئەو کاتە مەحدود بوو کەناڵە 2 کەناڵ جاکان و تەمسیلی کوردیە ئەم شەو بەڕاستی زۆر دڵمان خۆش بوو. وەڵاهی من بەڕاستی لێرەوە داواکاریم بە تایبەت لە میلەتەکەی خۆ میلەتی کورتەیە شتە کۆنەکانیان بپارێزن. یعنی با چیتر دوا مۆدێل نەکەین چکە دوجار ئەو شتە کۆنانە زۆر لە تام و خۆشی ئەبەخشێ بەو کەسێک کە پاراستوێتی وە هەڵی گرتو چکە یادگاریە لەگەڵ تا ژیاوە. ئەم شتە کۆنانە هەم لە ڕووی مادیەوە دوای چەندی ساڵ تاقمێ قەنەفە دوای 50 ساڵیکە دەقادی خۆی پاراکە ئەگەر وەکو مادی سەیریکەین ئەگەر وەکو خۆشی سەیریکەین تۆ هەموو یادگاری ئەو ژوورەت بەو ناوماڵەوەیە. تۆ سەیرەکەی ساڵانە ئیگۆڕی کاتێک گەزانی هیچ یادگاریەکت لەگەڵ ئەو ماڵە نیە و دڵت پێی خۆش نییە. دوجار سەرەکە بۆ فرۆشتنی شتی ترشتی لەبەرەوە من لێرە داواکارم هەر شتێکە ئیتر لە عەلادینەکەوە لە شتێکی ئەم شتە تازانەی کە ئێستاشەیە ڕۆژێک دێ ئەبێتە یادگاری و ئەبێتە فۆلکلۆر و ئەبێتە شتێکی بەنرخ. لەبەرەوە داواکارم چیتر شتەکانمان نەفرۆشی. یعنی با دوا مۆدێل نەکەوین با دوای گۆڕینی هەموو کاتێک ناو ماڵ و کۆمەڵە شتەیە. بەڕاستی چکە ئەو خۆشەی کە تۆ لە بە مناڵی لەسەر تاقمە قەنەفە دانیشتووی دوای ئەوە بیرەکەیتەوە خۆزگە و تاقمە بمایە یادگاری لەگەڵی هەیە. حەزت زیاتر لەسەر ئەو شتانەیە کە یادگاری مناڵی لەسەری هەیە. عالمدا هەر کەسێک گەشتیار دێ یەکەم شوێن کە پرسیارەکە شوێنە کەلتوریەکانە شوێنە فۆلکلۆریەکانە شوێنە ئاسارەکانە. بەڵام خەریکە لەم وڵاتی ئێمەدا بەداخەوە وەک پێویست ئاوڕی لێ نادرێتەوە. ئێمە شۆڕشێکی گەورەمان هەیە بەڕاستی حەقا هەرچی چەکی لەو شۆڕشە بەکارهاتووە لە مۆزەخانەیەکی لە بینایشتا لەبەر دەرچی لە ناو سەرایە دابدرێت و گەشتیار بزانێت چۆن دێت ڕوویتی ئەەکە. نەک بەڕاستی سەرا دابخرێ ساڵی 2 مناسبەی تیا بکرێ بینایکی ئاوا جوان و ئاوا مێژووی. بەڕاستی حەقە دایم دەرگای لەسەر پشت بێ پڕ بێ لە شتی جوان و شتی کەلتوری. بكسنا